بەرنامەی بەخشین ئەو بەرنامەیەی بەردەوام لە خزمەتچینی هەژار و کەم دەرامەتدا بووە، هاوکاریکردنی هەژارانی بە ئەرچی خۆی زانیوە. لەم جەژنەی قوربانەدا سەرەڕای قەیرانی دارایی بە هاوکاری خێرخوازان بەرنامەی بەخشین توانی لە سنووری سۆران یەک تەنگۆش بەسەر هەژاران و کەم دەرامەتاندا دابەش بکەن. تەنها بە ناوی خوددا ئێمە وەکو نووسینگەی سۆران بەرنامەی بەخشین توانیمان ئەو ساڵ بۆ زیندیکردنەوەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جژنی قوربان توانیمان ئەو ساڵ 16 سەر مەڕ و بزن و 8 سەر مانگا سەر ببڕین بەسەر فەقیران و هەژاران دابەش بکەین کە کۆی گۆشتەکە هەمووی یەک تەن گۆشتمان بەسەر فەقیران و هەژاران و دایکیتم بەسەر دابەش کرد. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەوڕۆ لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری بەرنامەی بەخشین و چەند خێرخوازێک هەستاین بە ئەنجامدانی سنەتی قوربانی کە تیایدا چەند سەر ئاژەلمان سەر بڕیون لە ئێستاشەوە خەریکین بە تەماین بەسەر مالە هەژاراندا تەوجیهکەین. بەبەخشین و قوربانیکردن سەرەڕای ئەوەی دڵی چەندان خێزانی کەم دەرامەت خۆش دەبێت لە جەژندا زیندوکردنەوەی سونەتێکی گەورەی پێغەمبەرمانە و دەبێتە توێشووی دوا ڕۆژیش. داواکارن خی پەروەردگار ئەجر پاداشتی ئەو مسلمانە خۆشەویستانە بداتەوە. معلومە لە ڕۆژی قیامەتدا هەموو ئەو کەسانێکەوە چشت ئەبەخشن و مار ئەبەخشن الذين ينفقون في سبيل الله خی پەروەردگار باسی ئەوانەی ئینفاق و بەخشین ئەکەن لە ڕۆژی قیامەتدا یەک بە دە و یەک بە سەد و یەک بە حەفسەتە والله یضاعف لمن یشاء چەندی بێوێ خی پەروەردگار زیاتریشان لۆ تەناو ئەکات بە ئومێدوارم ئینشاء الله وڕاتی ئێمە فێرە بەخشین بووە لە بەخشین دانەبڕێ هەتا ببەخشرێن لای خی پەروەردگار. وەسەلام عەلەیکم. ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو قەیرانی دارایی کاریگەری لە سەرژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە، بەڵام ئەمە نەبووە ڕێگر پرۆسەی قوربانیکردن بوەستێت، بەڵکو بەشێک لە هاوڵاتیان ئەم سونەتە گەورەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم زیندوو کردەوە و بەرزیان ڕاگرت. ئازادۆ مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، شارۆچکەی خەلیفان.